ئەمە ئەم پرۆگرامەکەی من زۆر قسەم کرد ئەمە ئەم پرۆگرامە نییە زۆر قسە بکەیتەوە بۆ نمونە پرسیار نییە ئەوەی لە ناو دڵتایە بیڵێ ماتەڵێکە لێ پرسم بێتامەیان بێتامە زۆ ببێتامیشە بجواب بیتەوە باش مەیلێ تەپڵە لە پاقسەکە کەم مەڕێکەکەوێتە ناو ئاوەکەەوە چۆنێتە دەرەوە زۆ بە جددی بیرمە ها بەتەڕی خورما لەکوێ زۆرە بەس باقینەوە بکەم کە نانەدیت خۆدی کولیچە سێرە کردە پێشتر نە بەخوا یاری منە نەوشتانە ئۆکێ سەری توێ چێ تا هەرجێگەمە زانی و نانەدانێتتر پێ بڵێ وەزە شتێکی زۆر مهم ئاماداکەم هەتا نوکتەکە دەکەی من شتێکی تر ئەستا نییە یەک نوکتت بۆ ئامادەکەم بزانام ئەیزانی زەن دڵنیام نایزانی باشە وڵای نازانمەوە بکەم یەک شتێک هەزار پێک هەزار پێ خۆی هەزار پێشی نییە من حسابم کردە مناڵێەوە نە فزوڵی بم حسام کرد 42 پێ بوو چۆن گرتە کوژراوە لە ئەرزەکە کوژراوە لە شەڕا چیکردم یەکی حسامەگر ئەم دیوی 22 ئەو دیوی 22 ئەم هەزار پێمی ئەوەیە خۆمان دروستمان کرد هەزار پایەک لەسەر مێز بینایەکی گەورە ئەکەوێتە خوارەوە چێڵێ نیسیکت کردەوە ئای قاچم هەزار پێکە ئەگەوێتە خوارەوە قاچێکی هەزار پێکە ئەگەوێتە خوارەوە قاچی ئەشکێ چیە لێڵێ ئەی قاچم بێتام یاڵا دانێکی ترێ بەس لێگەڕێ نانە لێ مەگەڕە بۆ بەرنامە نابێ قەت بووە بۆ نمونە دەردی مەڵسا بەرزانە لە احترامی کامێرە طبعاً زۆر خۆشە کاتی دەورکردن کە لە گەرمەسات هەم لە گەرمەسات هەم یەک هیواری مامۆستا بەرزانی دەریێنەرێ زۆر بەچاویکەم کە شتێکەکەین لە احترامی فڵانشن گرە بۆ نمونێسم ئاقڵ بکەم لە احترامی ئاو بگرە مایکم ئاداناوە من احترامی مایک بگرە ئەڵێ بە قوربان احترامی مایک بگرە یاکە زۆر تووڕابێ وەرێرە شێتۆکە ماوەستا بەرزان بۆ قسانەوە زۆر جوانترە بێت لێرە چاوەکانی ماچەکەین زۆرمان و لەگەڵمانە دەستیمانە بوونتە گوشین هەر کاتێک هەنگایەکی تازەیان هەین ئەو زۆر بە تایبەتی دەستخۆشیمان لێکە لێرە زۆر شانازی بۆگەن مامۆستاگەن